کارێکی سندیکای ڕۆژنامەنووس دەوام ناوچەیەکی پڕکێشە و گرنگ بووە لە نێوان جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هۆژاری دەدات لە دوولەتبوونی سندیکای ڕۆژنامەنووسان و لەخی هەولێری سندیکاش بەهۆی ناکۆکیی سندیکاوە کارەکانی ڕادەگرێت. ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە لەسەر بنەمای حەزبی لەلایەن پارتی و یەکێتی دابەشکراوە با شێوێک نەقیب لە سەرپشکی پارتیە و جێگرەکەشی یەکێتیە ئێستا ناکۆکییان هەیە ئەمەش بووەتە هۆکاری سستبوونی سندیکای ڕۆژنامەنووسان. ئەنوەر حوسێن جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند سندیکای ڕۆژنامەنووسان لە بەردەم دووکەرتبووندایە و پێویستە نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسان بگۆڕدرێت. ناکۆکیەکانی نێوان نەقیب و جێگرەکەی لە سندیکای ڕۆژنامەنووسان لە سەرپرسی داهات و چۆنێتی ئیدارەدانی سندیکایە. لەلایەکی ترەوە لەخی هەولێری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەهۆی ناکۆکیەکانی ناو ئەنجومەنی سندیکا کارەکانی لە ئێستادا هەڵپەساردووە. سەمکۆ عەبدولکەریم سکرتێری لەخی هەولێری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژە بۆوە دەکات پێشتر وەکو لەخی هەولێر یاداشتێکیان ناڕاستەی سندیکا کردووە بۆ ڕێکخستنەوەی کارەکانیان، بەڵام ڕۆژ دوای ڕۆژ سندیکا بەرەو لێکرازان دەڕوات و ماوەیەکە سندیکا وەکو دوو سندیکا خۆی دەنوێنێت. سکرتێری لەخی هەولێر ئەوەش دەخاتە ڕوو بەهۆی بێخەمی و بێسەروبەری لە بەدەنگەوەناتن یاداشتەکەیان لەلایەن نەقیبی سندیکا و ئەنجومەنی سندیکا بڕیاریانداوە کارەکانیان هەڵپەسێرن. سندیکای ڕۆژنامەنووسان کاری سەرەکی داکۆکیکردنە لە مافی ڕۆژنامەنووسان، بەڵام لە ئێستادا بەهۆی ناکۆکیەکانەوە کارەکانی سست بووە. سندیکایەکیش لە ناو خۆدا ناکۆک بێت چۆن دەتوانێت داکۆکی لە ڕۆژنامەنووسان بکات. هەردوو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ئیدارەی سلێمانی و هەولێر لە مانگی 12 ساڵی 2003 یەکیان گرتەوە. ئێستاش دوای 14 ساڵ لەم کاتەوە بەهۆی ناکۆکی خەریکە جارێکی دیکە دابەش دەبنەوە.